چەند ساڵێکە بە فەرمیکردن و ناساندنی مەرزی چێلێ وەک مەرزێکی نێودەوڵەتی بۆتە باس و خواسی هاوڵاتیان و دانیشتوانی سنووری داری ڕاپەڕین. سەرەڕایەوەی مەرزێکی فەرمی نییە، بەڵام ساڵ بە ساڵ ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێم و کۆماری ئیسلامی ئێران لەو مەرزە بەرز دەبێتەوە. بازرگانانیش داوا دەکەن هەوڵەکان زیاتر بکرێن بۆ بە نێودەوڵەتیکردنیەوە مەرزە. ئەگەر ئەو خەتە بکرێتەوە وەکو دەڵێن بکرێ بە نێودەوڵەتی لەوانەیە سوودی زیاتری هەبێ، وەڵو ئێستا سوودی باشی هەیە بۆ خەڵکی قەڵازێ زیاتر بۆ حەمباڵەکان، لەوانەیە هەر سارێک سێ چوار عائیلە ئەوجە بتوانێت بێ بیکڕێ و لێرەکانە بەکاری بێنێ. ئەگەر بە نێودەوڵەتی بکرێ سوودی بۆ بازرگانی یەکجار زۆری دەبێت، چونکە لە هەموو شوێنەکانەوە ئێرە دەگریتەوە، چونکە ئێرە نزیکە، سەرمەرزێکی نزیکە و خەتێکی زۆری استراتیژی نزیکە. ئەگەر ببێتە مەرزی نێودەوڵەتی شتێکی باشە و سوادەی دەبێ و سارە زۆر دێن، ینی لە ڕووی بازرگانیەوە شتێکی باشە. بۆ بە فەرمی ناساندنی مەرزی چێلێ کۆماری ئیسلامی ئێران هەموو ئامادەکارێکی کردووە، بەڵام تاکو ئێستا حکوومەتی عێراق بڕیاری بە نێودەوڵەتیکردنی و مەرزەی نەداوە. سەرپەرشتیاری داری ڕاپەڕین دەڵێت لە ڕێگەی نوێنەرانی کورد لە بەغدا هەوڵی زیاتر دەدرێت تاوەکو حکوومەتی عێراق بە فەرمی و مەرزە بناسێنێت. هەوڵەکان بەردەوامن لە ڕێی پەرلەمانتارەکانی سنوورەکەمان لە پەرلەمانی بەغدا بۆ ئەوەی بتوانین لە زووترین کاتدا ئەو خۆناغانەی کەماون لە تاوەکو ئێستا جێبەجێ نەکراون و لە ڕووی ئاڵوگۆڕ و جموزۆڵی بازرگانی لە ئەنجامی ئەو گرنگجیدانی حکوومەتی هەرێمی کوردستان بە مەرزەکە بە تایبەتی لە بواری ڕێگاوبان جموزۆڵی بازرگانی بە شێوەیەکی گشتی لەو سنوورەدا ڕووی لە زیادبوون کردەوە. سال گذشته شمسی به هر حال تحول خوبی رو در مرز کله به وجود اومد که بالغ بر 130 میلیون دلار لە چەند مانگی ڕابردوودا مۆرتەزای عیبادی سەرکونسوڵی کۆماری ئیسلامی ئێران لە هەرێم ڕایگەیاند کە لە ساڵی ڕابردوودا ئاڵوگۆڕی بازرگانی لەو مەرزە بە بەهای 130 میلیۆن دۆلار بووە. سەرەڕای ئەوەی مەرزەکە فەرمی نییە، پێشبینیش دەکرێت لەم ساڵدا ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێم و کۆماری ئیسلامی ئێران زیاتر بەرز بوو بێتەوە بەهۆی ئەو جم و جۆڵە زۆرەی بازرگانی کە لەو مەرزە بەدی دەکرێت. توانە عومەر، کورسات نیوز، مەرزی چێلێ.